بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەوارەکان خۆم بە بەختەوە دەزانم کە جارێکی دیکە لە ڕێگەی ئەم بەرنامەوە دەبنەوە میوانی ماڵەکانتان تا کۆتایی لەگەڵمان بن. کاتێک گوێمان لە وشەی توندوتیژی دەبێ یەکسەر توندوتیژی بەرامبەر ژنانمان بیر دەکەوێتەوە، چونکە لێرە و لەوێ ئەوەمان بینیوە و بیستووە کە ژن چۆن ئەشکەنجە دراوە و چۆن سووتێنراوە و مافەکانی پێشێل کراوە و بووەتە قوربانی ئەو توندوتیژیە. هەر بۆیە هەر ئازاردان و چەوسانەوە و پێشێلکردنێک دژی کەسی بەرامبەر پێی دەگوترێت توندوتیژی. جا ئازاردانەکە جەستەیی یان دەرونی یان ئازاردانی سێکسی بێت. مەبەستەکەی ئێمە لێرەدا توندوتیژیە دژی ژنان. ژن لەم گەردوونەدا بەگشتی و لە کۆمەڵگەی ئێمەدا بە تایبەتی زۆر توندوتیژی بەرامبەر کراوە و توندوتیژی گەلێ جۆری هەیە. هەیە جەستەیە و هەیە دەرونیە و توندوتیژی هەیە سێکسیە و جۆرەکانی دیکەی توندوتیژی کە ئێمە هەوڵمان داوە لەم بەرنامەکانی پێشوومانە ئاماژەی پێ بکەین و بیان خەینە بەر باس. بەڵام لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین باس لە جۆرێکی نوێی توندوتیژی دژ بە ژنان بکەین کە بەداخەوە لەگەڵ هاتنە مەیدانی ژیانی مۆدێرن و تەکنۆلۆژی و بە تایبەت چەمکی سۆشیاڵ نێتوۆرک یان تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەموو جیهاندا هاتووەتە مەیدان. شێوازێک لە توندوتیژی کە ئێمە لە شەبەکەکاندا شایەتی هەین، ئەویش توندوتیژی لە دنیای مەجازی و بە تایبەت فەیسبوک و وایبەر و ئەنواعی دیکەی هێڵەکانی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە کە دەیانبینین. زۆربەی ئەم توندوتیژیانە کە باسی دەکەین دەچنە قاڵبی توندوتیژی جزارەکی و کەلامی. بۆ نمونە جۆک هەڵبەستن و گاڵتەکردن بە ئەرزشەکانی ژنان و چالاکانی ئەم بوارە و لە هەندێک شوێنیشدا بڵاوکردنەوەی ڤیدیۆ و وێنەی توندوتیژانە دژ بە ژنان و پێشوازی لە وتارە ئاینیەکان و پڕۆپاگەندە بە کەلتوری دژە ژن. هەر لەم پەیوەندێدا ڕاپۆرتێک دەبینین و دێنەوە لاتان. توندوتیژی ئینتەرنێتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوودەدات و شێوەیەکی مەجازی لە خۆ دەگرێت و لە گروپگەلی توندوتیژ ئامێزی ناجەستەیی یان نافیزیکی خۆی دەبینێتەوە، بەڵام بەردەوام پێناسەیەکی سربەخۆی هەیە. لەم ڕوانینە کە لەم جۆرە توندوتیژیانە کاردانەوەی ڕاستەوخۆی تاکە کەس توندوتیژی بەرامبەر ئەنجام نادرێت و ئیزنی بەرگری و دفاع بە لایەنی بەرامبەر نادرێت. پێویستە لە لێکدانەوەی توندوتیژی ئینتەرنێتی دژی ژنان پرسی توندوتیژیە شاراوەیەکان لە بەرچاو بگیردرێت کە لە پێناسەی ئەو پێی دەڵێن توندوتیژی سەرەتا لە مێشکدا دروست دەبێت و بە پێی چەمکی کەلتوری پێکدێت، هەرچەند بە گەشەی کەلتور پێشکەوتنی مرۆڤ و بەربڵاوبوونەوەی کەلتوری مۆدێرن و پێشکەوت و دروستبوونی یاسایەکی زەق و دیار و یان بە واتایەکی دیکە توندوتیژی ئۆریان کەم بووەتەوە. بەڵام توندوتیژی شاراوە وەکو درۆوتن، سەرنجنەدان بە خواستەکانی ژن، بە دوای ژنانەوە بوون، تووڕەبوون، ناچارکردنی ژن بە بەجێهێشتنی ماڵ، ناچارکردنی ژن بە پۆشینی جۆرێکی تایبەتی جلوبەرگ بە خواستی لایەنی بەرامبەر کە مەبەستمان لێرەدا پیاوە، توندوتیژی بێبەزەیانی سوکایەتی و دژی کەرامەت و بوونی مرۆڤ کە بەپێی لێکۆڵینەوەکانی میلی توندوتیژی دژی ژنان لە ئێران زۆرترین هەڵسوکەوتی توندوتیژ ئامێز دژی ژنان لەم پێوانە و دەستانەدان. گەشەی تەکنۆلۆژیە پێشکەوتووەکان کاریگەری زۆریان لە پەیوەندی نێوان تاکە کەسی کەسەکان بووە. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان جۆرێکی دیکە لە توندوتیژی و ئازاری جنسی لە دژی ژنان و میر منداڵان دروست کراوە، لەوانە مزاحمەت و توندوتیژی سایبەری، هەڵاواردنی سایبەری، زۆروتن یان زۆرگویی سایبەری. توندوتیژی سایبەری کێشە و گرفتە گەورە کۆمەڵایەتیەکانە و هەروەها گرەی خواردەوە بە پرسی ژنانەوە. توندوتیژی سایبەری و مەجازی لە کەمپەینی کۆتایی هێنان بە توندوتیژی دژی ژنان و کچانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان پێناسەیەکی بۆ توندوتیژی و ئازاری جنسی ژنان لە فەزای سایبەری ئەنجام داوە کە بەم شێوەیە هەر جۆرە نووسینێک و هەڵسوکەوتێک کە بە شێوەیەکی سوکایەتی پێکردن لە کامنت و شوێنە تایبەتەکاندا، ناچارکردنی ژنان بە کردەوەی جنسی لە فەزای ئینتەرنێتی، هەڕەشە و کاڵگوەرگرتن لە وشەگەلی سێکسی و هەڕەشەی زارەکی و هەڵسوکەوتی توند بە توندوتیژی دژی ژنان پێناسە دەکرێت.
پرسی سەرەکی ئەوەیە کە میدیا ڕسمی و چالاکەکان کەمتر سەبارەت بەم پرسە نوێیە قسەیان کردووە. ژنانێک کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەونە بەر توندوتیژی و یان ئازاری جنسی ئەگەری هەیە بەهۆی ترس و ئەزموونی ناخۆش کە هەیەە نەتوانن بە ڕاشکاوی بیر و بۆچوونی خۆیان باس بکەن و بە شێوەیەکی نائاگادار خۆیان سانسۆر بکەن و یان ئەگەر کەوتە بەر توندوتیژی نەتوانێت لە خۆی بەرگری بکات. ئەمەش ڕوونەکە بۆ کەمکردنەوەی توندوتیژی سایبەری و ئازاری جنسی دەبێت بە ژنان ئاگاداری بدرێت یان بە شێوەیەک خۆیان هەست بە ئەمە بکەن و بتوانن چۆن لەگەڵ ئەم جۆرە توندوتیژیە کە بوونی هەیە ڕوبەڕوو ببنەوە. بە پێی لێکۆڵینەوەکان لانیکەم 87% بەکارهێنەرانی ژن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەگەڵ کامنتگەلی سێکسی ڕوبەڕوو دەبنەوە و 81% لانیکەم یەکجار لەگەڵ کامنتگەلی جنێ و هەڕەشەی جنسی ڕوبەڕوو بوونەتەوە. زۆربەی قوربانیان ژنانێکن کە تەمەنیان لە نێوان 18 تا 30 ساڵدایە. گەشەی تەکنۆلۆژیا مۆدێرنەکان کاریگەری زۆری بووە لەسەر ژیانی مرۆڤەکان. ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕێگاکەلێکی نوێی خستووەتە بەردەست ئەو کەسانەی کە بەکاری دەهێنن ئەم بەرهەمانەی ژیانی مۆدێرن دەتوانن کاریگەری و قازانجی یەکجار زۆریان بێت بۆ کۆمەڵگا. دەستپێگەیشتن بە دیموکراسی و ئاگاهیدان بە کۆمەڵگاکان بەشێکن لە قازانجەکانی ئەم تۆڕانە، بەڵام بەداخەوە دەیشتوانی ڕێگایەک بن بۆ پەرەپێدانی توندوتیژی و بەتایبەت دژ بە ژنان و منداڵان. مزاحمەت و خشونەتی سێکسی، هەڵاواردن و سوکایەتی کەلامی لەو چەشنە توندوتیژیانن کە باسمان کرد. لەم بەرنامەیەدا دەمانەوێت بزانین هۆکارەکانی ئەم شێوازە لە بەکارهێنان و هەڵسوکەوتانی لەگەڵ ژنان دەکرێت لە فەزای سایبەری و مەجازیدا چییە و چەند لە سەدی ژنانی کۆمەڵگای ئێمە بەتایبەت کە دەستیان بەم تۆڕە کۆمەڵایەتیانە دەگات بەرەو ڕووی ئەوە بوونەتەوە. دەمانەوێت بزانین ئەم توندوتیژیە زارەکی و کەلامیە کە لە فەزای مەجازیدا حاکمە سەرچاوەکەی لەکوێوەیە و چه خەسار و دەرەنجامێکی دەبێت لەسەر ژنان. چۆن هەروەک دەزانین یەکێک لە کەڵەکەکانی فەزای مەجازی و تۆڕە کۆمەڵایەتیەکان باسکردنی ڕاوبیری هەر کەسێکە لەو فەزایەدا. ئایا ژنێکە لە فەزای مەجازیدا گاڵتە بە بیر و ڕای دەکرێت و لەگەڵ ئەو فەزا پیاوانەدا بەرەڕوو دەبێتەوە لە فەزای واقعی و ژیانی کۆمەڵایەتی ئەو ژنەدا کاریگەری دەبێت؟ دەبێت چۆن بە ژنان ئاگاهی بدرێت کە لەگەڵ ئەم شێوازە لە هەڵسوکەوت لە فەزای مەجازیدا بەرەڕوو بنەوە. بینەرانی عزیز، ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین هەمووان پرسیارانە بخەینە بەرباس و هەروەها بۆ تاوتوێکردنی زیاتری ئەم تەوەرە و واتە توندوتیژی دژ بە ژنان لە فەزای سایبەری و ئانلایندا میوانداری بەڕێز سەبری بەهمەنی، چالاکی بواری مافەکانی ژنان و یەکێک لە چالاکانی بزوتنەوەی فێمینیستی کوردستانمان کردووە. زۆر بەخێر بیت هاوڕێ سەبری بۆ ئێستیدیۆ. سپاس بۆ بەرنامەکەشتان. سپاس دەکەم. ئەمەوێت یەکسەر بچمە سەر پرسیارەکانم و وەک یەکەم پرسیارەوە بڵم پێتان هەروەکە زانن لە ئێراندا توندوتیژی دژ بە ژنان لە ڕێگەی سونەت و ئاینەوە تێۆریزە کراوە و بە نۆعێک ئەتوانین بڵێن کە بووە بە نەریتی با و ئاسایی لە ناو کۆمەڵگا. پرسیار ئەوەیەکە لە ئێستادا کە دەست پێداکردن بە کەرەستە مۆدێرنەکان و بەتایبەت بواری تەکنۆلۆژیای شەبەکەیی و ئێستادا کە دەستپێکردن بە کەرەستە مۆدێرنەکان و بەتایبەت بواری تەکنۆلۆژی شەبەکەیی و هێڵە ئینتەرنێتیەکان بەگشتی بۆ بەشێکی زۆری کۆمەڵگا ئیمکانی هەیە، دەتوانین بڵێن لەم بوارانەشدا واتە لەو فەزا مەجازیە بە شێوەیەک توندوتیژی دژ بە ژنان بووە بە کللتورێک. وەک خۆشتان لە ڕاپۆرتەکەتانە ئشارەتان پێدا دیارە ئەمە شێوازێکی نوێ توندوتیژیە بەرامبەر بە ژنانە کردێت. وەکو مۆدلانێکی پێشووتر ئاماژەی پێ ئەکردا توندوتیژی لەسەر ژنان زۆر بوار ئەگرێتەوە. بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە شاهدی ئەوەین بە پەرەسەندنی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە پەرەسەندنی دنیای ئینتەرنێت و سۆسیال میدیا توندوتیژیەکانیش نەوەکانی گۆڕاوە بە هەندێک لەوانەیە کە ئێستا ئێمە ئەیبینین ئەو توندوتیژیانن کە بەنسبەت ژنانەوە لە فەزای مەجازیە ئەیبینین، وەکو ئەو نووسینانە، وەکو ئەستاتوسانە، وەکو ئەو شتانێک کە بڵاو ئەکرێتەوە. ئەمە نمونەیەکی تازەیە لە توندوتیژی کە بەرامبەر بە ژنانە کردێ. وەک خۆشتان ئاماژەتان پێدا ئەمڕۆ ئینتەرنێت بووە بە هێڵێکی بەربڵاوی پەیوەندی کە تواوی دنیا کردوتە گوندێکی بچووک و زۆر ئاسانە کردەوە بە خێراییەکی زۆر تونترەوە خەڵک پەیوەندی هەیە لەگەڵ یەکترا.
بەڵام ئێمە لێرە ئەبینین کولتوری بەکارهێنانی ئامرازە نوێیە زۆر جار ئەبینین کە بە شێوازێکی نگاتیڤ ئیستفادەی لێ ئەکرێتەوە بەتایبەت بە دژی ژنان. دیارە ئەوەی کە لە دنیای مەجازیە ئەکرێت ئەو تونند و تیژیانە تەنیا بەرامبەر بە ژنان نیە، بەرامبەر بە پیاوانیش هەیە، بەڵام ئاستەکەی بەنسبەت ژنانەوە زۆر زۆر بەرزترە. زۆر جار ئەبینین ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاوەکرێتەوە بە جۆرێک بۆ پاشەکشەکردن بە ژنانە، بۆ سەرکوتکردنی ژنانە، بەتایبەتە و ژنانێکە دەنگێکی جیاوازیان هەیە، دەنگێکی بوێرانەیان هەیە. دنیای سۆشیال میدیا دەرفەتێکی ڕەخساندووە کە هەموو کە زۆر بە ئاسانی بەبێ بوونی سانسۆر بتوانێت بۆچوونەکانی خۆی بڵاو بکاتەوە، لەبێ بتوانێت قسەی خۆی بکات، بەتایبەت بۆ ژنانیش کە ئێستا بۆ وێنە وڵاتێ وەکو ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکەم وڵاتە کە بەکارهێنانی ئینتەرنێت لەبێ زۆر زۆرا لە ئاستێکی بەرزا لە جیهانە لە 1970 وڵاتە 87مین وڵاتیانە پلەیەکی مامناوەندی هەیە. دیارە بەشێک لەو کەسانەی کە ئینتەرنێت بەکارەبن و ئیستفادە ئەکەن لەم فۆرسەتە ژنانن لە کۆمەڵگا، بە زۆر بە ئاسانی ئەتوانن بیر و بۆچوونەکانی خۆیان لەوێ دەرببڕن. بەڵام ئەبینین لە بەرامبەردا بۆ بە شوێنێکیش کە زۆر بە ئاسانی بکرێت تونند و تیژی بەرامبەریان زیاتر پەرەفسێنێت و خێراییەکی بەرچاوتریشی بێت. بە زۆر جار ئەبینین گرفتە سەرەکیکە لەوەی کە لێرە هەیە ئەوەسەکە ئاسان نییە ئەو کەسانە بدۆزرێتەوە کە تونند و تیژی بەرامبەر بە ژنانەکردن، لەبەرەوەی زۆر جار بە ناوی خوازراوە بە ئایدی خوازراوە قسە ئەکرێت، تونند و تیژی بەرامبەر بە ژنان ئەنوێنرێت، بەڵام زۆر ڕاحەت ناتوانیتەوە ئەو کەسانە بدۆزیتەوە، بە شکلێک شاراوە ئەکرێت، کەسەکان شاراون. بەڵام ئەوەی کە ئەی بینین زیاتر مەسەلەکە ئەوەیە کە پاشەکشەک بکرێت بە فکری ئازادی خوازانەی ژنان، بەتایبەت ئەو ژنانەی کە هەوڵەدەن ئەو سنوورانەی کە لە کۆمەڵگادا هەیە، ئەو بربەستانەیە، ئەو چوارچێوانەی کە کۆمەڵگا بۆیانی دیاری کردووە، ئەو چوارچێوانە ببەزێنن. ئەبینی کە ئەوانە زیاتر بەرەو ڕووی تونند و تیژی ئەبنەوە. ئەگە لە چوارچێوەی باوی کۆمەڵگادا قسە بکەن، بگرە زۆر جار تەشویقیشەکردن و قسەی پشتیوانیشیان لێ ئەکرێ، بەڵام ئەگەر ئەو هێڵانە ئەو سنوورانە ببەزن بەرەو ڕووی تونند و تیژی ئەبنەوە، کە ئێمە بەتایبەتی لە ساڵانی ڕابردووە ئەومان بینیوە کە ئاستێکی زۆر بەرزی بەخۆیەوە بینیوە تونند و تیژی لە دنیای مەجازیە، تونند و تیژی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە، بە نووسینی ستاتوس بێت، بە قسە بێت، بە کۆمنت بێت، بە زۆر جار ڕەخنەگرتن بێت. دیارە ئەوەی کە ڕەخنە ئەگرێت لەسەر بابەتێک، لەسەر نووسینێک، لەسەر فکرێک زۆر ئاسانتر ئەتوانیتەوە لەگەڵ یا بە شێوازی فکر قسە بکەیت، بە دیالۆگێ دروست بکرێ. بەڵام زۆر جارە بینی ئەوە کردوانێک کە هەیە، ئەو تونند و تیژیانەی کە ئەکرێ لەوێ بۆ پاشەکشە پێکردنە، نە بۆ دیالۆگ، نە بۆ کردنەوەی دەرگایکی دیالۆگ. و من پێم وایە ئەکرێ بە چەند بەشیشدا بەشی بکەین، یانە هەمووی لە یەک ئاستانیە، لەبەرەوەی وەک ئاماژێشم پێدات ئەو تونند و تیژی بەرامبەر بە پیاوانیش ئەکرێ، بەڵام ئەبینی ئەوەی کە بەرامبەر بە پیاوانە کردێ ناگاتەوە ئاستێکە بە نسبەت ژنانە کردێ. لەبەرەوەی زۆر جار ڕەنگە زیاترین قسەی کە بە پیاو بۆترێ ئەوەیە کە ئەمە کەسێکی نەخێنەوارە، ئەمە مەساڵان جاسووسە، ئەمە ئەوەیە ئەو شتانەی، بەڵام ئەدرێتە پاڵژنان. زۆر جار ئەبینی مەسایلی ئەخلاقی ئەدرێتە پاڵژنان و تونند و تیژیەکان ئاراستەیەکی تر بەخۆی ئەگرێت، کە ئەبێتە تونند و تیژی سێکسیزم، ئەبێتە تونند و تیژی زمانی و ئاراستەکەی جیاواز ئەبێت. ئەویش بۆ ئەوەی ئەگەڕێتەوە بە بڕوای من کە لە کۆمەڵگادا مەجای ئەوە هەیە، دەرفەتی ئەوە هەیە کە ئەوە قبول بکرێت، لەبەرەوەی زۆر بوار هەیە لە کۆمەڵگای ئێمە ژنان بە شەرمەوە باسی لێ ئەکەن، و ئەمە ئەبێت بە دەرفەتێ بۆ ئەوەی کە ئاسانتر کەسانێک کە هەن تونند و تیژی بەرامبەر بە ژنانەکردن پاشەکشە بە ژنان بکەن، بەتایبەت ئەو باس ئەخلاقیانەیە کە لەسەر ژنانە کردێ، دروستکردنی وێنەکانیان، قسەکردن لەسەریان، نووسین لەسەریان، کە زیاتر ژیانی تایبەتی ئەوان ئەگرێتەوە. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە بە شکل بە جۆرە لە جۆرەکان ئەوان پاشەکشە بکەن و بە جۆرە لە جۆرەکان بێدەنگی بنوێنن. زۆر جار ئەو سەرکوتەیش کە ئەکرێت، ئەو تونند و تیژی کە ئەکرێ ئەبێتە هۆی ئەویش کە ژنانی دیکەش بترسن، ژنانی دیکەش نەوێرن، زۆر ئازادانە بێنە ئەو بوارەوە قسەی خۆیان بکەن، بە کاریگەریەکانیشی زۆر خراپترە، دەرەنجامەکانیشی زۆر خراپترە. بەڵێ ماوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەتایبەت لە فەیسبوک و وایبەر و واتساپ ئێمە شایەتی ئەوەین کە بە شێوەی ئاشکرا لە قاڵبی جۆک و مەتەڵەک و بە شێوازە زارەکیەکان ژنان دەکرێنە ئامانج و وەک پێشتر کە ئەم شێوە جۆک هەڵبەستن و هەڵسوکەوتانە لە ئێران بەرامبەر بە نەتەوەکان دەکرا.
وەک تورک و لڕ و نەتەوەکانی تر ئێستا دەبینی کە بەرامبەر بە ژنان دەکرێت و بە گشتیش هەڵگری باری سێکسیە بەڕای ئێوە هۆکارەکانی ئەم دیاردەیە چییە؟ وەک ئاماژەم پێدا و خشتاوتان زۆربەی ئەو توندوتیژیانە کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەکرێ بەرامبەر بە ژنان هەڵگری باری سێکسیە بەڕاستی وایە بەڵام ئەگەر بگەڕینەوە بۆ هۆکارەکانی من پێم وابێ ئەوەی کە لە دنیای مەجازیە لە دنیای ئۆنلاین ئەکرێت ناتوانێت زۆر جیاواز بێت لەگەڵ ئەوەی کە لە کۆمەلگای واقعی و لە ژینگەی واقعی و ڕاستەقینەی ئێمە ئەیبینی لەبەرەوەی زۆر کەس کە لەبێ قسە ئەکا ئەنووسێ گزارش لە ڕابۆچوونی خۆی ئەکا ڕەنگە ئەگەر لە کۆمەڵگەشە ئەو مەجال و دەرفەتەی بۆ بڕەخسێ هەر بۆ شێوازە قسە بکە لەبەرەوە ئەو بەشێکە لە کولتور بەشێکە لە هۆڤیەتی ئەو ئینسانە کە لەو کۆمەلگا بەو شێوازە پەروەردە بووە بۆیە هۆکارەکانی ئەتوانن زۆر شت بن هەرەوە هۆکارانەی کە لە دنیای ڕاستەقینە هۆکارن بۆ توندوتیژی نواندن بەرامبەر بە ژنان لە دنیای ئۆنلاینیشە ئەوە ئیمکانی زیاترە بە ئەزافەی ئەوەی کە لە دنیای ئۆنلاینەوە ئاماژەم پێدا زۆر جارە بینی ئەو کەسانە بە شێوازێکی شاراوە ئەو هێرشانە ئەکەنە سەر ژنان و زۆر ئاسان ناناسرێنەوە ڕەنگە لە دنیای واقعیە خۆشیان وا دەربخەن کە لایەنگری ژنانن و پشتیوانی لە داخوازیەکانی ژنانەکەن وەکەی بینین کە وەکەی بینین کە ئەو کەسانێک کە لە نووسینیانە لە قسەکردنیانە لە شێوازی دەربڕینیانە لە دنیای ئۆنلاینە زۆر جار ئەو توندوتیژیانە بەرامبەر بە ژنان بە تایبەتی ئەنوێنن لە ناو تایفە جیاوازەکانە هەنیانە خەڵکی ئاسایی کۆمەڵگای هاتیا خەڵکی ڕۆشنبیریات یا خەڵکی ڕۆژنامەنووسیەتە لە هەموو تێفەکانی تیا هەیە لەبەر ئەوە من پێم وایە هەرە هۆکارانەی کە لە کۆمەڵگادا هۆکارن بۆ توندوتیژیکردن بەرامبەر بە ژنان هەر ئەوانن کە دووبارە ئەبێتەوە بەڵام بە شکڵێکی تر لە دنیای مەجازی و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەکارهێنانی ئەو دەرفەتانەی کە ئەمڕۆ بۆ وێنە فەیسبووک دابیە و زۆر بە ئاسانیە کرگێ بە نووسینی ستاتوسێک بە هەزاران کەس ئەو نووسینە ببینن ئەو بۆچوونانە بخێننەوە و زۆر ئاسان پەیوەندیەکان سەریعتر و خێراتر و ئاسانترە لەبەرەوە ئەو هۆکارانە هەڵەگەڕێتەوە بۆ پەروەردە لە ناو کۆمەلگا هەڵەگەڕێتەوە بۆ ڕوانگەی کۆمەلگا بەنسبەت ژنان بەنسبەت مەسایلی ژنان و بواری یەکسانی و خەباتی ژنان و زۆر جارە بینین ئەم هێرشانش کە ئەکرگێتە سەر ژنان ئەگەر وەکو تاک ئەکرگێت ئەمە ڕەنگە کەسێ وەکو خۆی بێوێت ئەم هەستە دەرببڕێتەوە بۆ شێوازە بەرامبەر بە بۆچوونێ بەرامبەر بە قسەیەکی ژنان بەرامبەر بە بابەتێک کە ئەی خێنێتەوە ڕەخنەی لێبێت بەڵام زۆر جار ئەبینی ئەمە شکڵێکی وەسعتر ئەگرێتە خۆی هەست بەواکەی کە سازمان یافتەترە جەمعێکی زیاتر خەریکن لەسەر کەسایەتێک لەسەر شخصێک لەسەر بۆچوونێک لەسەر فکرێک لە دنیای ئۆنلاینە هێرشەکەنە سەر ژنان بە دروستکردنی پیج هایک بە دروستکردنی دەیان ئایدی لە کەسایەتی کەسێک ئەدەن یا مەسەڵەن قسە لەسەر کەسێک ئەدەن لەبەرەوەی زۆر جارە بینی ئەمانە نەک وەکو تاکە کەس ئەبێ بە شکڵێکی سیستەماتیکی تجایەتیکردن و توژیکردن بەرامبەر بە ژنان وەک ئاماژەیشم پێدا ئەمڕۆ بەکارهێنانی ئینتەرنێت بووە بە بەشێکی گیانەکراوە لە ژیانی تاکەکانی کۆمەلگا لەبەر ئەوە ئەگەر کولتوری بەکارهێنانی ئەو ئامرازە بوونی نەبێت ئەبینی بە شکڵێکی تر استفادەی لێ ئەکرێت لە دنیای ڕەنگە لە ڕۆژاوەشە ئەو شتە هەربوونی بێت ئەوە نەبێت تەنیا تایبەت بە وڵاتانی ئێمە کە زۆر جار یاسایك بۆ بەرەنگار بوونەوە لەگەڵ ئەوە بوونی نییە زۆر جار ناتوانیتەوە تەعقیبی ئەو کەسانە بکەی کە بەو شێوازە هێرشەکەنە سەر کەسایەتی تاکەکانی کۆمەلگا و بە تایبەتی ژنان لە ڕۆژاوادا ئەوەش هەیە بەڵام بەهۆی ئەوەی کە لەوێ یاسایك بوونی هەیە و ئەتوانن بەپێ ئەو یاسا پارێزگاری لە کەسایەتی کەسەکان بکەن پارێزگاری لە تاکی کۆمەلگا بکەن ئەبینە زۆر ئاسان ئەتوانی پێشی پێبگریان هیچ نەبێت ئاستەکەی دابەزێت بەڵام لە کۆمەلگاکانی وەکو ئێمە کە یاسایك بوونی نییە بۆ بەرەنگاری لەگەڵ ئەو توندوتیژیانەی کە بەڕاستی و واقعی لە کۆمەلگا ئەکرێت چ بکەی بەوەی کە لە دنیای ئۆنلاینە ئەکرگێ زۆر جار ئەبینی ئاستەکەی بەرزترە بێتەوە زیاتر ئەبێ پەرە ئەستێنە لە جواتیەوەی کە بتوانین کەمی بکەینەوە. بەڵێ هەروە کەزانن کە لە ئێران دەسەڵات بەردەوام هەوڵەدا لە فەزای مەجازی بە جێگەیەکی نائەمن و خراپ لە قەڵم بدات هەروەها بە شێوەگەلی جۆرا و جۆر ئەم هێڵانە فیلترەکات و بربەستی بۆ دانێ ئەمە لە کاتێکدایەکە لە هەموو جێگەیەکی دنیا کەڵکوەرگرتن لە ئینترنێت و ئەم بوارە بەگشتی بووە بە بەشێکی دانەبراوی ژیانی مرۆڤی ئەم سەردەمە پرسیار ئەوەیەکە ئەتوانین بڵین دەسەڵاتی کۆماری ئیسلامی ڕۆڵی هەیە لە پەرەپێدانی ئەم جۆرە کولتورە دژبەژنە و بەگشتی ئەم شێوە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئێراندا لەبەر ئەو هۆکارەیەکە ئاما بە ئامانجی بگات و فەزای مەجازی نائەمن بکات؟
ڕاستیەکەی ئەوەیە ئێستا لە نێوانی پۆزیسیۆن و ئۆپۆزیسیۆن یا زۆر ئەبینی جیاوازیەکە زۆر بەرچاو نییە، یعنی ناتوانین بڵین ئەمە تەنیا شتێکە کە دەسەڵات یا کۆماری ئیسلامی بە شێوازێکی سیستماتیک خەریکە بەڕێوە ئەبات. زۆر جارە بینین ئێمە لەناو خەڵکانێک کە بۆ خۆیان دژ بە سیاست و بۆچوونەکانی کۆماری ئیسلامین، دژ بە وەکو ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی حسابەکرێن، زۆر جارە بینی لەناو ئەوانیشە کەسانێک هەیە کە تونندوتیژی ئەنوێنێت لە دنیای مەجازیدا بەرامبەر بە ژنان بە تایبەتی. لەبەرەوە من پێم وانییە بکرگەیانەوە بڵین تەنیا لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەیە، بەڵام ئەویش بە درێژایی هاتنی تەکنۆلۆژی سەردەم بۆ ناو کۆمەلگا هەوڵی داوە بربەستی لە بەردەمادا بنێت، هەر لاو کاتێک کە ماهوارە هات، هەر لەو کاتێک کە ئینتەرنێت هاتووە بەردەوام هەوڵی داوە لە ڕێگەی فیلترینگەوە دەستڕاگەیشتنی کۆمەلگا بۆ ئامرازانویە کەم بکاتەوە. بەڵام ناتوانم بەڵام کتەنیا ئەمە شتێکە کە کۆماری ئیسلامی ئێکا، بەڵام زۆر جار ئەوەی کە خەڵکانێک کە خۆیان بە دژی کۆماری ئیسلامیش ئەزانن ئەوە دووبارە ئەکەنەوە، من هیچ جیاوازێک لە بینی کردەوەکانیانە نبینم بەڕاستی. لەبەرەوەی ئەوەی کە کۆماری ئیسلامی هەوڵەدا بنا ئەم نیشاندانی کۆمەلگا بۆ ژنان و هەر بۆ نسبەتیشە دنیای ئانلاین، فەزای مەجازی، سایتەکان، نووسین و دەرکەوتنی دەنگی ژنان لە دنیا نائەمنی نیشان بادوە، وای دەربخا کە ژنان باش وایە کە لە سوچی ماڵەوە بن، پارێزراوترن و کەمتر دەنگ هەڵبڕن و داخوازیەکانیان مەترح بکەن. لەبەرەوە ئەوەی کە لاینی بەرامبەریشی ئێکات خزمەتەکە بۆ سیاسەتێکی کۆماری ئیسلامی هەیەتی، لەبەرەوەی زۆر جار ئەبینی ئەوە ئەبێتە هۆی پاشەکشەکردن یا کەپکردنی دەنگی کەسانێکە بە تایبەت لە بزوتنەوەی ژنان لە کوردان ناتوانین بڵین ڕێژەیەکی زۆر بەرچاوە ئەو ژنانەی کە هەوڵیاندا و بێرانە داکۆکی لە مافەکانی ژنان بکەن. لەبەرەوە من وەکو ئەوەی کە وەکو ئەزمون لە ماوەی ڕابردووە ئێمە بینی ومانە کەسانێک کە لەو شێوازە کەڵکیان وەرگرتووە بۆ دەربڕینی ڕابوچوونی خۆیان یا بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ فکرێک کە بە تایبەتی فکری یەکسانی خوازانە، فکری فەمینیزم، فکری بەرابەری خوازانە بووە، ئەوەنەی کە خزمەتی نەکردگە بەو بوارە، خزمەتی کردگە بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی، خزمەتی کردگە بە دروستکردنی فەزای ڕۆ بۆ بەخشێت، خزمەتی کردگە بە پاشەکشەکردن بە بزوتنەوەی ژنان، خزمەتی کردگە بەوەی کە ژنانێکی زیاتر نەوێرن بێنە ئەو مەجالەوە قسەی خۆیان بکەن و استفادە بکەن لەو دەرفەتانەی کە سوسیال میدیا ئەمڕۆ ئێڕەخسێنێت و ئەتوانیت تۆ لە ڕێگەیەوە دەنگی خۆت، لە ڕێگەیەوە قسەی خۆت بگەینی و لە ڕێگەیەوە بتوانی کاریگەریش دابنی لەسەر تاکەکانی کۆمەڵگا. وەکوتم ڕۆژانە خەڵک دەستڕەسی هەیە بە ئینترنت، ڕۆژانە استفادە ئەکا لە ئینترنت، لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بوونی هەیە. لەبەرەوەی ئێمە ئەگەر لەو بوارە کار بکەین کە بە شێوەیەکی پۆزۆتیڤ کەڵک وەربگرین لەو ئامرازانەی کە هەیە بۆ گۆڕانکاری لە کولتوری کۆمەڵگا کە کولتورێکی دواکەوتوانەیە، کولتورێکی دژبەژنە، کولتورێکە لەژێر کاریگەریەکانی ئیسلامە و کولتورێکە کە کۆماری ئیسلامی بە درێژایی زیاتر لە سێدای هەوڵی داوە فەزایەک دروست بکە کە خەڵک بێمتمانە بێ بەنسبەت یەکترین بەرامبەر بە یەکترین، ئێمە بتوانین لەوە استفادە بکەین بۆ کەمکردنەوەی ئەو بێمتوانەیە، بۆ ئاستی بەرزکردنەوەی ئاستی زانیاری کۆمەڵگا، بۆ بەرزکردنەوەی ئاستی تێگەیشتن و خوێندنەوەی نوێ لە کۆمەڵگامانە. بەڵام ئەبینی بە پێچەوانە کە ئێمە بە دروستکردنی فەزایەکی ناشرین لەناو دنیای مەجازیە و دژایەتی یەکترین کردن و قسەکردن بە یەکترین وەک ئاماژەیشم پێدا زۆر جار بە ناوی شاراوە، بە ناوی خوازراوە، بە ناوی نهێنی کە تۆ نازانی ئەم کەسانێکیە بە چۆن نتوانی لەگەڵ یا دیالۆگت پێ قسە بکەی، ئاستی دیالۆگ تێرەتە خوارەوە، چۆن بەرەو ڕووی ئەمانە ئەبیتەوە. بەڵێ کەسانێک لەو باوەڕان کە ئەم شێوە کاردانەوە و ئەم شەپۆ لە توندوتیژیە کەلامیانە کە لە فەزای مەجازیە دەستی پێ کردووە دەگەڕێتەوە بۆ وەڵامدانەوە بە چالاکی ژنانی فێمینیست و بە تایبەت وەک خۆیان دەڵێن ئەو کەسانی کە لەو بوارە تا ڕادەیەک ڕادیکالتر و تونندڕەوترن بۆ ئەوان دەگەڕێتەوە. ئێوە وەڵامتان بۆ ئەم کەسانە چییە؟ وەک ئاماژەم پێدا ئەمە تەنیا بەنسبەت ژنانی فەمینیست یا چالاکانی بواری یەکسانی نییە، بەنسبەت پیاوانیش ئەمە ئەبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە یا لە دنیای مەجازیە. بەڵام ئەوەی کە بەرامبەر بە ژنان ئەکرێت ئاستەکەی زۆر بەرزترە و بەخۆڵەژە تند و تیژەکە شدەتێکی زیاتری هەیە بەرامبەر بە ژنان، لەبەرەوەی زۆر جار لایەنی ژیانی تایبەتی ژنان ئەخاتە بەرچاونە ئەوەی کە ڕەخنەیان لێ بگرێت. بەڵامەکە ئەوەی کە ئاماژەت پێدا من پێم وایە ژنانێک کە تێنە ئەو بوارە، ژنانێک کە تێنە بواری نووسیندن، تێنە بواری خەبات و چالاکیکردن و تێنە بوارێک کە
پێویستەکە زۆرێک لەو هێڵانەیە کە کۆمەلگا بۆیانی دیاری کردووە، زۆرێک لەو هێڵانەیە کە یاسایەک کە سەرچاوەکەی هەڵەگەڕێتەوە بۆ ئائینێک کە تاکە ئامانجی بە کۆی لەکردنی تاکەکانی کۆمەلگایە کە ئەیانوێ ئەو هێڵانە ئەو سنوورانە ببەزێنن بە دڵنیاییەوە بەرەڕووی کاردانەوە ئەبنەوە کە ئەم کاردانەوە هەروەکە لە دنیای واقعیا ئەیبینی لە دنیای مەجازی شابوونی هەیە بۆ وێنە مەسەڵەن ئەمە نەتەنیا لە تۆڕە کۆمەڵایەتەکانە نەتەنیا وەکو ژنانی فەمینیست یا چالاکانی بواری ژنان لە بواری ئەدەبیشە ئەمە بۆ شێوازە بووە کاتێک فروغی فەرڕوخزاد شعری وتووە چوارچێوەکانی کۆمەڵگەی نەبەزاندووە ئەبینی تەشویقی شەکرگە لەلایەن ڕۆشنبیران و لەلایەنەوە کەسانێکە هۆگری ئەدەبن بەڵام کاتێکە هەم لە ژیانی تاکە کەسی خۆیان هەم لە شعر و بتنیا ئەو سنوورانە ئەبەزێنێت ئەو هێڵانێکی کۆمەلگا بۆی دیاری کردووە ئەی بەزێنە بینی خودی ڕۆشن فکرەکانیش ڕخنەی لێ ئەگرن و ئەچنە ناو تایبەتی ترین بواری ژیانی ئەو ئینسانەوە لەبەرەوە پێم وایە بەشێکی ئاساییە لەبەرەوەی کۆمەلگای ئێمە کۆمەلگایکە پێویستمان بەوەیە کە خەباتێکی زۆر چڕۆپڕترمان بێت لەسەر مەسەلەی یەکسانی لەسەر ڕوونکردنەوەی تەنانەت هەتا وشەی فەمینیست تێگەشتن لە وشەی فەمینیست زۆر جار فەمینیست بەوە پێناسە ئەکرێت کە جۆرە چەواشەکاریە کە ئەمە دژایەتیکردنی پیاوانە بۆ ئەوەیە کە ژنان باڵا دەست بکرێن بۆ ئەوەیە کە ژن سالاری دروست بکرێ لەبەر ئەوم پێم وایە بەشێکی هەڵەگەڕێتەوە بۆ کەمبوونی ئاستی زانیاری و تێگەشتن لە کۆمەڵگای ئێمە بەنسبەت ئەو چەمک و دەستەواژانەی کە دیارە ئێمە بەرهەمهێنەری ئەوانە نەبووین و ئەمە پێشووتر بل لە ئێمە لە کۆمەڵگاکانی ترا ئەزمون کراوە تەجروبە کراوە خەباتی لەسەر کراوە بە دەستکەوتیشی بووە لە ڕۆژاوا لە کۆمەڵگا پێشکەوتوەکانە و ئێمەش پێش بە حاڵی خۆمان هەوڵەدەین وەکو ژنانی کورد وەکو چالاکانی کورد لە کۆمەڵگای خۆمانە بە پێ کۆمەڵگای خۆمان خوێندنەوەی بۆ بکەینەوە ئەوەی کە دەقا و دەخبیهێنین و کۆپی فکرێک بۆ چوونێک یان ئایدۆلۆژیک بکەین بتێنین لە کۆمەڵگاکی خۆمانە دەیبنین بەڵام ئەوش ڕاستە بۆ وێنە ئەوەی کە لەماوەی پێشوە بە نسبەت ژنانکرا زۆرجار ژنانی چالاکی فەمینیستی کردە ئامانج بە وتنی قسەی چەواشەکارانە بە نسبەت کۆمەڵگاوە من هەست دەکەم تا ڕادەیەک توانی بێدەنگێک دروست بکات لە ناو چالاکانی ژنا بەتایبەت چالاکانی فەمینیستی ژنا بەنەوە ئەیپەکو پاشەک پێکردن لەبەرەوەی فەزاکە بە شێوازێک ئالوودە بوو کە ڕێگەی قسەکردن و دیالۆگی بەڕاستی گرت و ئەمە من پێم وایە خەسارێکی زۆر گەورەیە بۆ ئێمە لە ئێستادا کە ئەبێ لە چەند ئاستا خەبات بکەین یەکەم مەسەلەی ئەوەی کە ئێمە بەرامبەر بە ڕژیمێکی زۆر چۆنڕۆ وەکو کۆماری ئیسلامی خەباتەکەین کارەکەین چالاکی ئەەکەین بەرامبەر بە فکرێک و ئایدۆلۆژیەکی زۆر دواکەوتوی وەکو ئیسلام کە کۆمەڵگای ئێمەی بەڕاستی بە وەزعی کە ئەیبینی کۆمەڵگای ئێمەی بەرەو دواوە بردووە یان هەڵی داوە لە دواکەوتووی یا ڕای بگرێت و مەسەلەی ژنان و خەباتی ژنانیش لە ئێستا من پێم وایە نەگەشتوێتەوە ئاستای کە ئێمە بین بە شێوازی تەنز قسەی لەسەر بکەین و پێویستی بەوەیە کە زیاتر یارمەتی بدەین هاندەری ئەو ژنانە بین لەبەرەوەی ئەو ژنانەی کە تێنە ئەرسەی خەباتەوە تێنە بواری کارکردن بۆ نەهێشتنی ئەو هەڵاواردنەی کە لە دژی ژنان لە کۆمەڵگادا هەیە وەکو کولتور وەکو یاسا ئەو نەزۆر نین کە ئێمە بین سەرکوتیان کەین و بە شێوازێک ڕخنیان ئاراستە بکەین کە ڕخنەکان زۆر غێرە واقعیش بن واقعی نەبێت بە پێ خەباتی خۆیان یا بە پێ کەسایەتیەکان بۆی من پێم وایە ئەوەیش ڕاستە و ئەو ژنانەی کردە ئامانج کە خۆیان پێ فەمینیست بوو یا خۆیانیان بە فەمینیست ئەنزانی لەبەرەوەی ئێستاش لە کۆمەڵگای ئێمەشتا زۆر ژن هەن کە خەباتکاری بواری یەکسانی خوازین بەڵام ناوێرن خۆیان بڵێن بە خۆیان کە فەمینیزمین ئەویش لەبەر ئەو خوێندنەوە هەڵەیە کە کۆمەڵگای ئێمە بۆ فەمینیزم هەسی بەڵێ بەڕێوە دەبێت بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم شێوە لە هەڵسوکەوتە کە لە فەزای سایبەری بەرامبەر بە ژنان دەکرێت چی بکرێت و چه ڕاهکارێک بۆ ئەم تونند و تیژانە هەیە لێرە ڕاهکارەکان زۆرن یانە زۆر کەس پێ وایە کە بۆ وێنە ئەکرێت ئەمانە بێدەنگی لێ بکرێت ئەسان گوێ پێنە دەرگێت لەبەرەوەی کە هێز و توانایەکی زۆر لە ئێمە ئەگرێت لە جیاتی ئەوەی کە هەوڵ بدەین بۆ دانانی پلانی باشتر بۆ دانانی پرۆگرام و بەرنامەی باشتر لەسەر خەباتی یەکسانی خەریکی بەرەنگارین لەگەڵ کەسانێکە زۆرجار ئەڵێ بەڕاستی شاراون ئەم کەسانەوە باسم کرد نازانی کین و ماندوویەتی دروستەکات لە ئەم جۆنبشەی کە تۆ گەرەکتە ڕێکی بخەی و کاری لەسەر بکەی بۆ هەندێک کەس پێ وایە کە ئەبێ لە بەرامبەر ئەمانە بێدەنگی بکرێت یان ئەسان گویان پێ نەدرگێ بێ ئەهەمیەت بکرگەن پەرابێز بخەرگێن و ئێمە کاری خۆمان ئەدامە بین بەڵام زۆر جاریش پێم وایە ئەگەر لە بەرامبەر ئەمانە هەڵوێست بگیرگێت و دەنگ هەڵببڕگێت ئەتوانێت هیچ نەبێت ئەوانەی کە هەوڵەدەن لە ژێر ناوی بۆ وێنە ئازادی بەیانە
زۆر بە ئاسانی هێرش بکەنە سەر دیکەران لەژێر ناوی پاراستنی ئازادی بەیانە زۆر بە ئاسانی ئەوەی کە پێیان خۆشە وەکو سوکایەتی وەکو بەڕاستی تونند و تیژیە بەرامبەر بە ژنان بینوێنن. لەبەرەوە من پێم وایە ئەگەر ئێمە لە زۆر مەختا قسەی لەسەر بکەین ئاگاهکەری لەسەر بکەین و بربەستێکی لە بەردەمەدا بنین تۆزەکە توانێت کاریگەری بێ بەڵام هەموو کاریگەریکە ئەوە نییە هەڵەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە بۆ خۆمان چەنەکە توانین لەسەر ئاستی پەروەردە کار بکەین پەروەردەی تاکەکانی کۆمەڵگا بە ژن و پیاوەوە لەبەرەوە ئەمە کێشەیەک نییە تەنیا تووشی ژنانی ئێمە بێت تەنیا بەرەو ڕووی ژنانی کۆمەڵگا بێتەوە کوتم زۆر جار پیاوانیش ئەگرێتەوە بەڵام ئاستەکەی جیاوازە بە ئەو وشانەوە ئەو قسانە ئەو ڕستانەی کە بەرامبەر بە ژنان بەکارە بگرێت جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە بەرامبەر بە پیاوان بەکارە بگرێت بەڵام تونند و تیژیە و ئەوەی کە تونند و تیژی بەرهەمەهێنێتەوە بەڵام ئێمە ئەتوانین بە بەرزکردنەوەی ئاستی وشیاری کۆمەڵگا بە بەرزکردنەوەی ئاستی وشیاری لەسەر بەکارهێنانی ئامرازی مۆدێر هەوڵبین بربەستێ لە بەردەم ئەو کەسانەدا بنین کە تۆڕە کۆمەڵایەتیەکان سوشیال میدیان کردوێتە ئامرازێک بۆ سەرکوتکردن ئامرازێک بۆ پەرەپێدان بە فکری دواکەوتوانە لە کۆمەڵگاوە ئامرازێک بۆ ئەوەی کە پاشەکشە بکەن بە بزوتنەوەی کە سەدان ساڵ کاری کردووە و قوربانی بۆ داوە و پاشەکشە بکەن بە مەسەلەی ئازادی بەیان پاشەکشە بکەن بە مەسەلەی بواری یەکسانی کە پێم وایە بوارێکی زۆر گرنگە لە کۆمەڵگای ئێمە بە هیچ فکر و ئایدۆلۆژی و حزبێک ناتوانێت بێ ئاوەردانەوە لە مەسەلەی یەکسانی ژنان لە کۆمەڵگادا بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ. بەڵێ من گەیشتمە کۆتایی پرسیارەکانم ئەگەر پێتان وایە من پرسیارێکم لە بیر چوو بێت یان وتەیەکتان هەیە لە کۆتاییدا فەرموون. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ ئەوەی کە کاتتاندانا وەکو ڕۆژهەڵات تیڤی و بەرنامەی ئێوە بە تایبەتی قسە بکەن لەسەر ئەم بوارە من پێم وایە ئەگەر کەناڵەکانی ڕاگەیاندن هەوڵ بدەن بە تایبەتی لەسەر بواری تونند و تیژیەکانی سوشیال میدیا کار بکەن وەکو بوارێک کە تا ئێستا قسەی کەمی لەسەر کراوە و زۆر بە کەمی ئێمە توانیمانە تەنانەت بیناسین لایە شاراوەکانی و زۆر بە کەمی ئێمە تەنانەت توانیمانە کاریگەریەکانی وەکو ئەوەی کە تونند و تیژیکی نوێ بەهۆی ئەوەی کە ئامرازێکی نوێ هاتووە تەکایەوە شێوازێکی تازەی لە تونند و تیژی لە کۆمەڵگادا خوڵخاندووە من پێم وایە کاری زۆر کەممان لەسەر کردووە و پێویستی بەوەیە کە زیاتر لێکدانەوەمان بۆی بێت زیاتر کاری زانستی لەسەر بکەین و بە دڵنیاییەوە کاناڵەکانی ڕاگەیاندن ئەتوانن کاریگەری زۆر گەورەیان بێت لەسەر ناساندنی لەسەر شێوازی بەکارهێنانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە شێوازی بەکارهێنانی دنیای ئینتەرنێت و سوشیال میدیا و کاریگەریەکانی حتمما نەتوانێت لە درێژماوەدا ئێمە بیبینی. بەڵێ زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەکەمان. سپاس بەوێش. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەوارەکان بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان تا پێگەیشتنەوەیکی دووبارە ماڵەوە.